ئەمی ئێمە هەر داواکردنی دەرماڵە و مافێکی سەرەتایی خۆمانە بۆ تەلەبە زۆرە چ لە 1600 بۆیە نازانم بۆ تەماحیان کردوێتەوە پارەی ئێمە باوەڕکە وەری شێگرین خێری لە نابینین بێک لەحزە تەواوە بێ چکۆرە چیان لە دوایەتی حکوومەت تێناگەم لە هەموو وڵاتێک تەلەبە کا خوێنێ پارەی پێدرێت هەموو شتێکی بۆ دابین نەکرێ ئێمە هەر شتێکی سەرەتاییە پارەیەکی کەمە ئەوەشمان پێ نادرێت یعنی هیچ ئاستێکی نییە هەر خوێنکارێکیانی بێوێت تەنها بڕە پارەیەک بدە ئەچێ بۆ کەم شوێن خۆی بێوێ ئەخوێنێ یعنی من بە 81ەوە بە 81 علمیەوە ئەو ساڵە هاتوومەتە بەشی باخچە کە ئەم ساڵ 6 وەری گرتووە ینی دەیتر وەرە ینی مرتاحبی لەو بەشەیە شتەکە زۆر ینی ناخۆش بووە بە جدی خوێنکار زۆر بێتاقەتە زۆر دڵی گەرمە هیوادارین یانی داواکارەکان جێبەجێ بکری ئیشەڵا هەر بەردەوامە بین بە شێوەیەکی زۆر مەدەنی ژیانی دەستیان پێ کردووە ئیشەڵا هەر هاوکاریانە بین لەگەڵ خوێنکاران هەمومان بەیەکەوە طبعا دەرماڵە مافێکی سەرەتایی خۆمانەکە ئەمانەیە وەری بگرین کە ساڵانی پێشترە مافە هەبووە بەڵام نەماوە ئەمانەیە مافە بگەڕێنینەوە کە مافێکی سەرەتایی زۆر خۆمانە وهروەها ئێمە لە هەنێ لە خوێنکارانمان هەیە کە زەختێکی زۆری لەسرە لەلایەن ماڵەوە زەخی زۆر خەنە سەر ماڵەوە ئەمە هەر هیچ نەبێت ئەم زەختە زۆرە لەسەر ماڵەوە ناهێڵێت پەیامی من ئەوەیە کە پارەی پەڕەلێرەکان بدرێت واتە ئەوانیش هەروەکو ئەوانەی تر مافیان هەیە چکۆنەوەی ئەوانیش هەر پارە ئەیەن یان پارەی پەڕەلەیان بۆ داشکێندرێ یان پارەی حکومەت بیان ناتێ و ئەو کێشەی و تەلەبانش لەسەر پارەی واتە پارەکان بۆ زیاد بکرێ مافی دامەزراندنی خۆمان کە دامەزراندن هیچ نەماوە لە ئەم وڵاتەمانە و لە ئێستاە ئەمانوێت کە ئێمە 16 ساڵ خوێندن ئەەکەین لە کۆتاییە دابمەزرین وەروەها دەرماڵە کە مافێکی سەرەتایی خۆمانە ساڵانی پێشترە مافە هەبووە بەڵام نەماوە لە ئێستاە ئەمانەوێت بیگەڕێنی ئەوانە خوێندکارانی زانکۆی سلێمانی و دەوروبەری داوای مافی خۆمانەکەین داواکانمان ڕوونە داوای پێدانی دەرماڵایەکەین لە کاتی خۆیدا بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیەکان و ناوشار داوای کەمکردنەوەی کرێی پاراڵێلی خوێندنەکەین داوای دامەزراندنەکەین داوای نەهێشتنی ئینتیمای حیزبی ئەەکەین لە ناو زانکۆ و پەیمانگاکان بەداخەوە کە ئەیبینین ئەمە ڕنگدانووی زۆریە لە ناو زانکۆ و پەیمانگاکانە